ناوەڕۆکی کۆبوونەوەکەی بافڵ تاڵەبانی و مەسرور بارزانی چی بوو؟ وردەکاری دابەشکردنی پۆستەکانی کابینەی نوێی حکوومەت چۆنە؟ تیوار زانیاری تایبەت ئاشکرا دەکات. دوای نزیکەی هەفتەیەک لە بەردەوامی کۆبوونەوەی لیژنە هاوبەشەکانی پارتی و یەکێتی بۆ نووسینەوەی کارنامەی حکوومەتی نوێ، دوجار بافڵ تاڵەبانی سەردانی هەولێری کرد و لەگەڵ مەسرور بارزانی کۆبەوە. ئەوەش دوای ئەوەی هۆشیار زێباری ئەنجامی مەکتەبی سیاسی پارتی لە تۆڕی ئێکس کۆبوونەوەکەی ئاشکرا کرد. کۆبوونەوەکەش ڕۆژی چوارشەممە لە پیرمام کراوە و بەپێی زانیاریەکان کۆبوونەوەکە سێ کاتژمێری خایاندووە. سەرچاوی کاگادار با تیواری ڕاگەیاند کۆبوونەوەکەی بافڵ تاڵەبانی و مەسرور بارزانی زۆربەی ڕێککەوتنەکەی نێوان پارتی و یەکێتی تەواو کردووە و چوونەتە ناو وردەکاری دابەشکردنی پۆست و دەسەڵاتەکان. پێش ئەم کۆبوونەوەیە شاندی هەردوو لە ڕەشنووسێکیان ئامادە کردووە بە ڕێککەوتنی هەردوو حیزب کە دەسەڵات و پۆستە باڵاکانیان جارێکی دیکە داڕشتۆتەوە. بەپێی ڕەشنووسە نوێکە پارتی یەکێتی ڕازی کردووە بە پێدانی چەند پۆستێکی باڵای وەک جێگری سەرۆکی حکوومەت و وەزارەت و پارێزگار و بەڕێوەبەرە گشتیەکان. بەپێی ڕێککەوتنی نێوانیان سەرۆکی حکوومەت دەدرێتەوە بە پارتی و مەسرور بارزانی لە شوێنەکەی خۆی دەمێنێتەوە. سەرۆکی هەرێمیش بە هەماشەوە دراوەتەوە بە پارتی و یەکێتی پشتیوانی دانانەوەی نێچیروان بارزانی دەکات. لە بەرامبەردا جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان دەدرێتەوە بە یەکێتی. بەپێی ئەو پاکێجەی لا لێک تێگەیشتنەکەی هەردوو لە ئامادەکراوە هەریەکە لە وەزارەتەکانی پێشمەرگە و سامانە سروشتیەکان بۆ پارتی دەبێت. یەکێتیش وەزارەتی ناوخۆی پێدەدرێت کە چاوی زۆری لەسەر و پارتیش بەمە ڕازی بووە چونکە وەزارەتێکی سیادی گرنگە. هاوکات یەکێتی وەزارەتی داراییشی پێدەدرێت و چاوی لە وەزارەتە خزمەتگوزاریەکانی وەک پەروەردە و تەندروستیشە وەری بگرێت. هێشتا تەواوی پۆستەکان یەکلا نەکراونەتەوە، بەڵام بڕیارە شاندی هاوبەشی هەردوولا لە ماوەی هەفتەیەکدا وردەکاری پاکێجی پۆستەکان و پشکی حیزبەکانیان بخەنە ڕوو، مەکتەب سیاسی هەردوولا بەجیا کۆ ببنەوە و ڕێککەوتنی پێکهێنانی کابینەکە پەسەند بکەن. بەپێی زانیاریەکان ئەمریکا پەیامی داوەتە بەرپرسانی پارتی و یەکێتی کە دەبێت تامانگی داهاتوو حکوومەتی نوێی هەرێم پێک بێت و لێک نزیک بوونەوەی هەردوو حیزبەکەش لە ژێرفشاری ئەو وڵاتەدا بووە. ئاماژەکانیش بەو جۆران کە تامانگی داهاتوو پەرلەمان کۆبوونەوەی خۆی بکات بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی و سەرۆکی هەرێم و ڕاستپاردنی سەرۆک وەزیران بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت.